بزانم کێ دیسان هاوڵاتی ئەرە نەبڕایەوە کاکە نەبڕایەوە چی تا لە منی حکومەتی داماوە بێت بەڵێ زانم هاوڵاتیت ئەو ناسم بەڵێ فەرموو ئەرە کاکە نەبڕایەوە موچە دیسان موچە هەموو ڕۆژێ موچە ئەرە بۆ خاتری خوا تازە هێشتا سەری ساڵە هێشتا خۆمانیە تێنەپەڕیوە برام باشە تێم گەێنە من لە 2016 سێ-چوار موچەم نایە بە ئێوە هەمووی خەرج کرد ئەی قوڕی دنیا بە تەپڵە سەری من بۆ خۆم و ئەم میلەتەی کە هەمە لە ساڵێکا سێ موچە بۆ 4 موچە و خەرج کرد بۆ خاتری خوا خراوە هەڵە خەرجن بۆیە حاڵتان جوانە حاڵتان گەیشت بەم ڕۆژە ئەرە کاکە ئێوەن بە چیە زانن من نەوتم هەیە بیفرۆشم من غازم هەیە بیفرۆشم من داهاتی خاڵە سنووریەکانم هەیە ئاخر من پارەی مرورم هەیە وەریگرم ئاخر من باج و زەڕیبەم هەیە وەریگرم پێم بڵێن من چیم هەیە چی؟ حکومەت باوکی میلەتە؟ ئەی باشە ئەگە من باوکی ئێوەم ئێوەی عەولادی منە بێ ئاوا ڕێز لە من بگرن ئیحترام لە من بگرن باشە مناڵ نابێت لە ئاخیری پیریە ئاگای لە باوکی بێ ڕۆڵە 25 دانە ساڵە من ئێوە بەخێوەکەم دەباس 2 ساڵی ژێون بەخێوکەن چییە بێ خۆ دنیا کاون نابێت بەڵام لە وڵاتی ئێمەیە دنیا پێچەوانە بۆتەوە ئاخرە زەمانە ئەینا لەکوێی دنیاە هەبووە حکومەت میلەتەکەی بەخێوکات ڕۆڵە گیان تۆزە شعورتان بێت مەفروزە ئێستا ئێوە پارە بە من بن نەک من پارە بدەم بە ئێوە الحکم لله شتێ پارەم داناوە لەو بانقانەی دەرەوە بۆتانەیەنمەوە ئەم جارە تۆزێکتانێمێ و ئاوا 5-6 مانگی تۆزێکی تریشتانێمێ ئیتر تا 2018 یەک قڕۆژ نابینن هەموو ڕۆژێنێکەنە سەرم بۆ موچە باشە هەتا 2018 یەک قڕۆژ نابینن ئەم جارە و جارێکی تۆزێکتانێمێ دێڵا دێ خوا لەگەڵ بێ وای هەناسەم تون بوو بەدەزە میلەتەوە ئاخر تو خۆ ئەمە میلەتە ئەو وەزعە منیتیام هەموو ڕۆژە داوای پارە لە منی پیر و پەکەوتاکەن دەوترێ حکومەت باوکی میلەتە ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بەسۆز و میهرەبان بووە حکومەت ڕاستەکەڵم باوکی میلەتە بەڵام لە ئێستایانە لە پێشووە لە ئێستا گەر باوکێکی میلەت و باوکێکی دڵسۆز و باوکێک وە هەستی بە خەمی ئەم خەڵکە کردایە هەرگیز وای نەدەگرت باوکیشەکە گەرووا بکات میلەتی پێ بەخێو نەکرێت ڕۆڵەکەی خۆی پێ بەخێو نەکرێت ئەڕوا سەری خۆ ئێرە جێڵێ بەڵام ئێرە بەعکسەوە لێرە ماوەتەوە چۆڵی ناکە دەستی لە قوتی ئەم خەڵکەیە سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشە ناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم کۆسار پەیوەند پەیامێکی دیکە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین وتەیەکی بەناوبانگێ لە نێو میلەتی خوددا دەوترێت حکومەت باوکی میلەتە ئێمەش دەپرسین ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بەسۆز و میهرەبان بووە لەگەڵ میلەتەکەیدا وەڵامیان پرسیارە لای هاوڵاتیانە بابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چ وەڵامێکمان دەدەنەوە فەرمون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین فەرمون ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بەسۆز و میهرەبان بووە لەگەڵ میلەتەکەیدا وەڵا نازانم هیچ باوک نەبووە هەستم پێ نەکردووە ئەگەر باوکی میلەت بووە میلەتەکەی بەخێوە کرد ئەگە بەسۆز بووە ئەم میلەتەکەی وای بەسەر ناو هیچم نییە لەکوێ باوکی منە باوکم نییە بەناوی حکومەتەوە بێت نەک باوکی ڕاستەقینەوە بەڵکو زەرباوکیش نەبووە ئەگەر باوک بێ میلەتەکەی بەسەر عەدالەتی فەرقی کوڕەکەی خۆی و کوڕەکەی فەقیرێک نەکات فەرقی کوڕەمەسوولێ و کوڕەژارێک نەکات بەمتەبەنەوە ئەوە ئەکەم وەڵاهی دەتە خێزانم هەچی خۆم نیکەم کە هیچ کەسێکم نییە کاتێکم کە نەمە ئاسمێنەی چ بێ وا 25 ساڵە ئەو میلەتە بە هەتیوی بەخێوە کرد دەوترێ حکومەت باوکی میلەتە تا چەند حکومەتی هەرێمی کوردستان باوکێکی بەسۆز و میهرەبانە لەگەڵ منداڵەکانیدا والله حکومەتام نازانم بەڵام ئەم وەساژە و باوکە دروستی کردووە لاخۆی باوکێکە باوکی میلەتە باوکی ئەم هەموو چین و توێژەیە بەڵام وەساکە دروستی کردووە نازانم قەیرانێک لە دوایەکانە و ئێستا
پێم بڵێ بە سۆز بیان بە سۆز نەبووە ناوەڵا بە سۆز نەبوو وڵا نازانم هیچ باوک نەبوو هەستم پێ نەکردووە نا هیچ باوک نییە باوکە بێت چۆن بێ باوکە بێ بەرپرسیار بێ بەرامبەر مناڵەکانی ئەیوانە ئەو هیچ بەرپرسیارەتێکی هەیە بەرامبەر ئێمە تۆ هەستی پێکەی تا من هەستی پێ بکەم هیچ هەستم پێ نەکردووە بە سۆز و میهرەبان بۆ یان نا نەخێر بە هیچ شێوەیەک هەستم پێ نەکردووە هەر ناڵێ ئەسڵەن هەرەڵی دوو حیزبەیە لەم کوردستانە و تاوا کامەیە کامێ باوکایەتێکی تا ئێستا کردبێتی منداڵی توێ بەڵێ بۆچی هێناوتەوە بازان هەڵا بۆ جلکردنی ناومە واتە ئەتەوێ ئەرکی سەرشانی خۆ جێبەجێگەیت بەڵێ دەوترێ حکومەت باوکی میلەتە ئەم حکومەتە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بۆ لەگە منداڵەکانیدا ئەگەر باوکی میلێت بووە میلەتەکەی بەخێوە کرد هیچ بە سۆز نییە نەوەڵا بە سۆز نییە باوک ئەبێت چۆن بێ باوەگەی بە سۆز بێت باوکی تۆ چۆن بووە چی بۆ تۆ کردووە چی بووە هەمشتێکی بۆ کردوین بە سۆز بوو لەگەڵمانە باش بوو ئەبێ وا بێ لەگەڵ هاوڵێتیانە خەو هیچ نییە جەنابێت تا چەند پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان باوکێکی بە سۆز بووە لەگەڵ منداڵەکانیدا لەگەڵ میلەت هیچی بۆ میلەت نەکرد هیچ نەکردە هیچ باش نەبووە حکومەتە بێت چۆن بێ باوکە بێت چۆن بێ ئەبێت دڵسۆز بێ ئەبێت دڵسۆز بێت چۆن بۆ ماڵ مناڵی خۆی دڵسۆزە هەیە بۆ میلەتیشی وا بێت لەگەڵ میلەتیشا باش بێت ئەم حکومەتە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بۆ لەگە منداڵەکانیدا والله ئیتر خوای گەورە خوا ئینشەڵڵا باشی کا بۆ خاتری ئەو قورئانە خوا ڕەحمێک بخاتە دڵیەوە خوای گەورە خوا بەزەیی بێتەوە بەم ملەتە بەم فەقیر و هەژارە بەرەوە باوکی ملەتە ئەی باوک یعنی چی ئەی گەورە یعنی چی گەورە ئەبێ یعنی هینی خۆی بسەلمێنێ گەورەی خۆی بسەلمێنێ ئەگە بە سۆز بووە ئەم میلەتەکەوەی بەسەر ناکەوتینەتە قەیرانیەکەوە بەداخەوە یەیتە بازارە ڕەخولێتەوە ئەڵێ قەیرانیە هیچ وەکو خۆمان وای نە نەودما نە پارەما نە مەعاژمە موچەکە بوو بەتەواوەتی نەکردیان بە نیوە نیوەکەشیان پێڕەوا نەبین ئەویشیان لەت کرد کەمەندام مافی کەمەندام حیت کوا بەداخەوە من و یەکیان وەکو خۆم کەمەند مافم نییە کوا نەما 80000 وەرگرتووە 80000ەکە پارەی تەکسی ئەم سەر ئەو سەر خۆم بەچی بژی نەوتیژ نەما تا بەداخەوە بە سۆز نەبووە کە بە سۆز بۆ ئەم میلەتەکەی وا بەسەر ناوە بە سۆزی چی بوو کامەتا بە سۆزی بڕۆن مەحاڵەیەکێ بدۆزیتەوە ڕازامەندی بە لەسەر حکومەت مەگەر حزبێ بێ خۆی لایەن خۆی بێ و بەرژەوەندی خۆی بێ پشگیری مەحاڵە ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ میلەتەکەیدا وڵا نازانم هیچ باوک نەبوو هەستم پێ نەکردووە ئەگەر باوکی میلێت بووە میلەتەکەی بەخێوە کرد ئەگە بە سۆز بووە ئەم میلەتەکەوەی بەسەر ناو هیچ منە لەکوێ باوکی منە باوکم نییە بەناوی حکومەتەوە بێت نەک باوکی ڕاستەقینەوە بەڵکو زەباوکیش نەبووە ئەگەر باوک بێ میلەتەکەی بە چاوی عەدالەتی فەرقی کوڕەکەی خۆی و کوڕەکەی فەقیرێ نەکات فەرقی کوڕەمەسوولێ و کوڕەژارێ نەکات بەم تەمەنەوە ئەوە ئەکەم وەڵاهی دەسەر خێزانم هەچی خۆم نیکەم هیچ کەسێکم نییە کارتێکم بکە نە مەعاشمێنەی چ بێ وا 25 ساڵە ئەو میلەتە بە هەتیوی بەخێوە کرد قسەیەکێ دەوترێ حکومەت باوکی میلەتە ئەم باوکە تا چەند باوکێکی بەڕەحم و بە سۆز بووە لەگەڵ میلەتەکەیدا واللهی ڕاستە باوکی میلەتە بەڵام نیوەکەی تریشی خۆی کرد بەسەوە نیوەی تریشە یعنی هیچ کوانێ باوکی کیە من گەنجێکم تا هیچ منە لەکوێ باوکی منە باوکم نییە بەناوی حکومەتەوە بێت حکومەت بە سۆز نەبووە لەگەڵ میلەتەکەیدا هیچ کات سۆز نەبووە نەخێر ئەگەر سۆز بۆیە دیارە بۆ ئێستا گەنجێکم نەفەرمووی شێکم نییە کارێکم نییە کاسپێکم نییە سۆزیا وایە هیچ نییە نەخێر حکومەت کاتێک دەچێتە قاڵبی باوکەوە کە خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکە خزمەت بە شار و ئەو ناوچانەی کە لە ژێر دەسیایەتی بیکە تا چەندێک من تەسەورەکەم فەرق و جیاوازیەکی زۆر هەیە ئەم باوکەی کە لە ناو ئەم مناڵانەی خۆیە لەوانەیە خەڵکانێک هەبێ ئێستا زۆر مرتاح بێ بەمجەوە بەڵام من وەکو بەش بە حاڵی خۆم لەگەڵ زۆرینەی خەڵکام کە وەسعێکی خراپیان هەیە لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی داهاتوویانەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی سوزانم لە هەموو ڕوویەکەوە بەڵام من هیوادارم ئەم شێوازە لە بەڕێوەبردن کۆتایی پێبێ
بەقەدەرەوەی خزمەتکردن بێ بە هاوڵاتیان و بەم نیشتیمانە. کەواتە باوکێکی میهرەبان بۆ یاننا. من وەکو پێم وتی ئەشێ بۆ خەڵکانێک باوکێکی باش بێ و ئەشێ بۆ خەڵکێکیش باش نەبێ و خۆپیشاندانەکانیش وابزانم ئەوە حاشا هەڵنەگرە کەس لە خۆڕا ناچێتە سەرجادە. هیچ بە سۆسێکیان نابینم چکە هیچ شتێکم نبینیوە تیا بڵم باوکە چکە باوک بێت ئەبێ میلەتی خۆی بەخێوکات ڕۆڵەی خۆی بەخێوکات بەڵام وای لێ هاتووە تا من فەرمم خوێنکارم بێ ئیشم لێرە من ئیشەکەم دوایە چم بۆ داوام باوکە بێ وابێت قەت باوک نابێ وابێت ئەبێ بەڕاستی باوک بێ بە مانای وشە باوک بێت بەڵام هیچ باوکایەتێکی تیا نابینم. وڵی هیچ دڵسۆزەیەک نبینیم لە حکوومەت باو باکەش حساب بکرێت قسەیەکە باوک چۆنە بێ هەبێ لەگەڵ نەوەکانیدا نەوەکانی هەمووی وا مردن لە برسا بەجددی هەمووی مردن لە برسا کامە باوک ئەو باوکە بەس بۆ ناگۆڕ باش نەک هەر باوکیان نەبوو هەر باوکێکی زۆر لاسار بووە و زۆریش دوژمنی ناڵەکانیدی بەڕاستی قەت باوکایەتیاوە نابێ زۆر بەداخەوە یعنی ئەگە بڵێن حکوومەت باوکی میلەتە وەڵی وانە باوکێکی زۆر ناڕەسەنە هەر نەبووە باشتر بوو شەڵە هەر هەتی بووینایە باشتر بوو. تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگە منداڵەکانیدا نەک باوکە ڕاستەخیێنەوە بەڵکو زەرباوکیش نەبووە یعنی بە زەرباوکی قوبوڵمانە ئێمە چونکە هەنێ زەرباوکەی زۆر خراپن بۆ زەرباوکەش قوبوڵمانە لەو زەرباوکەش خراپترە ئەو حکوومەتە ئێمە. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگە منداڵەکانیدا. وڵا لە سابیست لە سابیستی باوک ئەم بیستە چییە؟ ئەم بیستە ئەوەیە بەنا حکوومەتەوە تاوە هیچیکە نییە بووین ئەگەر باوک بێ میلەتەکەی بەسای عەدالە سیر فەرقی کوڕەکەی خۆی و کوڕەکەی فەقیرێک نەکات فەرقی کوڕە مەسئولێ و کوڕەژارێک نەکات. بۆ چوونی جەناب وڵای بۆ چوونی منی جەسامەتە و مناڵەکەینەوە بازار بۆ لە بەخەمەوێتی واتە ئەگە حکوومەتیش باوک بێ بەخەم میلەتەکەی بێ میلەت ئەوە فەقیر و داما و نەبوو کەسابات کەم و پارە کەم و معیشەتی خەڵک کەم و ئەو تا بەم جستانی بەم ساد و سەرمان نەود نییە و غاز نییە و هەیە بەس گرانە بە نیسبەتیژی گرانە ئەوانە بێچیان لەو خەڵک وەک خەڵک کردوونی بە براگەورە وەکو براگەورێتی وا نابێ وا هەر بۆ جێفانی خۆیان بۆ جێفانی خۆیان بێ خەمی خەڵکیشان بێ. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ میلەتەکەیدا. وەڵا نازانم هیچ باوک نەبووە هەستم پێ نەکردووە. ئەگەر باوکی میلەت بووە میلەتەکەی بەخێوە کرد. ئەگە بە سۆز بووە ئەم میلەتەکەی وای بەسەر ناو. هیچ منە لەکوێ باوکی منە باوکم نییە بەناوی حکوومەتەوە بێت نەک باوکە ڕاستەخیێنەوە بەڵکو زەرباوکیش نەبووە ئەگەر باوک بێ میلەتەکەی بەسای عەدالە سیر فەرقی کوڕەکەی خۆی و کوڕەکەی فەقیرێک نەکات فەرقی کوڕە مەسئولێ و کوڕەژارێک نەکات. بەم تەمەنەوە ئەوە ئەکەم وەڵاهی دەچەر خێزانم هەچی خۆم نیکەم هیچ کەسێکم نییە کاتێکم کە نەمە ئازمێنەی چ بێ وا 25 ساڵە ئەو میلەتە بە هەتیوی بەخێوە کرد. کاک حاجیگان چۆنی؟ لە سماجەکەم بەخێر بێ یاخوا. تۆ چی ئەەکەی لێرە؟ وەڵای خوبانیان ئیشەکەم لێرانەیە. بۆچی ئیشەکەی؟ بۆچی ئیشەکەی؟ وەڵاهی لەبەر مەعیشەتی ماوەم ناو. بەم تەمەنەوە ئەوە ئەکەم وەڵاهی دەچەر خێزانم هەچی خۆم نیکەم هیچ کەسێکم نییە کاتێکم کە نەمە ئازمێنەی چ بێ. بەم تەمەنەتەوە ئیش ئەەکەی بۆی ماڵ و منداڵەکە و ئەرە بەخوا کە محتاج نەبی ئەرە بەخوا باوکێکی نمونەی باشی وەڵای لەخوا بەزیا بێ وردە ئێمە خوارەوەنێ ئەواکەم ئەلاگە و دۆشە ئافرێژم ئەتێت بەخوا شتێکە بەشی ئێوارە شتێکە عینەکەمێنا هیچ ئینی ناگەم تۆ ماڵ و منداڵ بە ئەم ئیشاکەی نەوەڵڵا لەبەر خاتیمە لە بە خاتیم ناڵەکان بەخوا دەچەر خێزانم ئەو ئیشمە هەر خۆشم کات پێکەم هیچیشم نییە مەعازم نییە هیچم نییە ئەرە بەخوا. ئەمە بۆ چوونی پیاوێکی بە تەمەنە کە بەو تەمەنەوە عەلاگە و دۆشا ئەفرۆشێت دەڵێت لەبەر خاتری ماڵ و منداڵەکەم کار و کاسبی دەکەم لە پێناو ئەوانە ئەگەرنا من تازەمەم تەمەنەوە پێویستم بە کار و کاسبی نەماوە و ئەتوانم بەشی خۆم بژیم بۆیە ئەم پیاوە بەڕێزە لەبەر خاتری ماڵ و منداڵەکەی تێدەکۆشێت بۆی ماڵ و منداڵەکەی محتاج نەبن بۆی ماڵ و منداڵەکەی هەژار نەبن. بەڕاستی ئەمە باوکە و باوکایەتیش بەم جۆرە دەکرێت. باوکێکی دڵسۆز نییە ڕاستە هەوڵیاوە زۆر شتی کردووە بەڵام هێشتا بە پێی پێویست نییە وەکو ئەوە نییە کە میلەت پێویستی پێیەتی میلەت پێویستی بە باوکێکی باشتر و گەورەترە بەڕای من و پێویستە کەم و کورتیەکانی بۆ دابین بکە
خۆتانەی بینن کە هەم هەژاری و هەم زۆر شت هەیە لە وڵاتە پێویستە ئەوانە چارەسەر بکرێ. ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ منداڵەکانیدا. زۆر باوکێکی خراپ بووە لەگەڵ منداڵەکانیدا، چونکە حکومڕانیە بەو شێوازە ناکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کەم و کوڕێکی نییە، هیچ کەم و کوڕێکی نییە، چکای لەبەرەوەی ئێمە ئەم هەموو شەڕی داعش و ئەم هەموو کێشە و مشکیلەیە حکومەت چی بکات؟ چی بکات حکومەت؟ ئەبێت تۆ بتێ حکومەت چی بکات؟ ئەو تا لەلایەکەوە شەڕی داعاشە، لەلایەکەوە ئەم هەموو شەیدەیەتەوە بۆ کوردستان کەس پێی نازانێت. ئەمڕۆ ئەبێ هەچێ بڵێ وڵای خەتای حکومەتە، وڵای حکومەت هیچ کێشەیەکی نییە، بەس خۆمان کێشەمانەیە. وڵا بەڕاستی سەباردن حکومەتی خۆمان ئەگەر قسە بکەین ینی باوکێکی دڵسۆز نەبووە، لە زوو ئەگەرە و حکومەتە کۆنەی زوو بینیتەوە باشتر بووە، ئاین لەم باوکی ئێستامان کە لە ڕەگەزی خۆمان نەبووە لەم حکومەتی ئێستامان باشترە. کام حکومەتە؟ حکومەتی پێشووی ڕژێم، ینی لە ڕووی هەموو شتێکەوە ناڕاستە زۆر مزدەداری زۆری لە خەڵک کردووە، بەس بەڵام لە هەمان کاتە ینی کۆمەڵشتی باشتری دابین کردووە بە کوردستانی خۆمان. ئەم حکومەتی ئێستاشمان هیچ جەمەلێکمان پێ نییە پێی بڵێن باوکە، تەنانەت بە بێگانەیەکیش سێری ناکردێەوە. باوکی منە بەس با باوکی منە هەموو دوی ساڵێک معاشانە 150,000 ئێستا 9,000 وەرەگرین، بە 9,000 کە زندەی عیلاجی پێ بکڕی، حەلبی پێ بکڕی، دەرمانی پێ بکڕی، ماڵ و منداڵی پێ بەخێوکەی بەخۆش چۆن کەم مندامی لە ماڵەوە باوکم 150,000 بۆ هیچ معاشەکەی پیران و ئەوش بڕاوە هیچمان بەش نەبووە. حکومەتە باوکێکی میهرەبان نەبووە لەگەڵ ئێوەیە؟ نەوە ئەگە میهرەبان بووە معاشەکەمان وابوو بوو، ئێمە فەقیر و گوناحین و بەخوان ئەبێ هەمومانی باعیسە هەزار عیلاج کڕم. حکومەت ئینشەڵا شتێکمان بکات بۆمان چاکە و معاشەکەمان بۆ چاکە و پێش بە هیچ نابین ئینشەڵا. ڕاستەکە حکومەت باوکی میلەتە ئەبێ باوکی میلەتیش بێ، بەڵام وەزعەکە وای لێ هاتووە ئێستا وەک باوک نامانژێنێ. خۆی هەر یەکێ لە ئێمە لە من لە تۆ مەعاشخۆرین، ئیشمان هەیە، کارمان هێوانە، وەزیفەی خۆمان نەبینین، بەڵام ئایا هاوکاریمانەکە ئەو ئێمە ئیشەکەی خۆمان هەرەکەین، ئەوەی کێب کردومانە چەند وەختە بە وەر کردومانە، بەس ئایا ئێستەیکە هیچ بەپێ پێویست نەبووە، باوکی میلەت نەبووە، چونکە کە ئەڵەن باوکی میلەت بەڕاستیە بێت دڵسۆز بێ بۆ میلەتەکەی، بەڵام ئەو هیچ شی تیا بەدی ناکەم. بەداخەوە حکومەتی هەرێم هەرگیز نەیتوانیوە باوکی ڕاستەقینە بێت، بەڵکو بە پێچەوانەوە هەمیشە مای گرفت و کێشە بووە، بە تایبەتی لەم بارودۆخە سەختەیە کە ئێستا خەڵکی تایە، بارودۆخی ئابووری، بارودۆخی سیاسی کە هەمووی بەسەرێ کاتێک چووە، بەڵام حکومەت هیچ بێئاگایە لەم هەموو کێشانە و بە خەمی میلەتەوە نییە. ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ میلەتەکەیدا؟ وەڵا نازانم، هیچ ماڵم نەبووە، هەستم پێ نەکردووە. ئەگەر باوکی میلەت بووە میلەتەکەی بەخێوە کرد. ئەگە بە سۆز بووە ئەم میلەتەکەی بەسەر ناو. هیچ منە لەکوێ باوکی منە؟ باوکم نییە بەناوی حکومەتەوە بێت. نەک باوکی ڕاستەقینەوە بەڵکو زەرباوکیش نەبووە. ئەگەر باوک بێ میلەتەکەی بەسەر عەدالەت سێر فەرقی کوڕەکەی خۆی و کوڕەکەی فەقیرێک نەکات، فەرقی کوڕە مەسئوولێ و کوڕە هەژارێک نەکات. بەمتەمەنەوە ئەوە ئەکەم وەڵاهی دەسەر خێزانم هەچی خۆم نەیکەم کە هیچ کەسێکم نییە کاتێکم بکە، نە مەعاشمێنەی چ بێ. وا 25 ساڵە ئەو میلەتە بە هەتیوی بەخێوە کرد. وەڵڵاهی ئەگە باز لەو حکومەتەی کە هیچ سۆز و هیچ شتێکی نییە بەلای منەوە. ئەم حکومەتی هەرێمی کوردستانە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بووە لەگەڵ منداڵەکانیدا؟ حکومەتی هەرێم وڵی حکومەتی هەرێمە زانین چۆنە بەڕاستی هیچی نەکردووە بۆ خەڵکی، هیچ، یعنی ئەتوانین بڵێن بڕۆ سەری ژیانی خەڵکە، سەری سەرەوە بکە بزانە خەڵک چۆن نەژی، یعنی بەڕاستی هیچ بەڕاستی هیچی نەکردو بۆ خەڵکی. لەگەڵ ئەوەشدا پاش ئەوەی کە هیچی نەکردووە ئێستا هاتووە ئەوێ دووبارە بە چی تەعزیب بووە دووبارە پارە لێ وەرگرێتەوە. ئەخی ئەچی بەرامبەر بە کرێی خۆڵ تۆ پارە وەرەگرن، چونکە میرەبانیتیان نابینێەوە بە واقع لە بەرچاوی خۆمانەوەی میرەبانی بێ بەدی ناکەین تایە تا هیچ ئاستێک مخۆم بەو شێوەیە ئەیبینم هیچ میرەبانیەکم تیان نەبینیوە. تا ئێستا من بزانم هیچ باش نەبووە لەگەڵ دایکی هیچ کوڕێکی ئەفسەر هیچ باش نەبووە لە ئێمە. ئەگەر باش بووایە ئاوای پێ ناوە وەساکەمان ئاوای پێ ناوە تا ئێستا شتێکی باشی نەگرەوە بۆ گەنجێکی ئەم کووردە هیچ باش نەبووە لەگەڵمان. ئەم حکومەتە تا چەند باوکێکی بە سۆز و میهرەبان بۆ لەگەڵ منداڵەکانیدا؟ هیچ بە سۆز نەبووە، هیچ بە سۆز نەبوو، هیچ هاوخەمی میلەت نەبووە.
بەهیچ شێوەیە لەگەڵ میلەتانە بۆ لەگەڵ خەمی هاوڵاتیانە نەبووە. باوکێکی میهرەبان نەبووە؟ نەخێری بەهیچ شێوەیە. درۆیە کەڕای میهرەبانە، میهرەبانی نییە، بەهیچ شێوەیەک نەماوە. بەهیچ شێوەیە ڕاستی نەکردووە لەگەڵ ئەم میلەتە. بە ئەوەی بەرژەوەندیە بۆ خۆی بردوێتی. ئەوەی ئیسفادەی هەبووە بۆ خۆی تەرخانی کردووە. تەنیا مەینەتێکە بۆ میلەتە ماوەتە. باوکێکی بەسۆز نەبووە؟ نەوەڵڵا. وا 25 ساڵە ئەو میلەتە بە هاتیوی بەخێوە کرا. ڕاستەکەی ئەو قسەی وتراوە وڵای ئەگەر لە مەسەی ئێستا سێری بکەین باوشێکی زۆر باش نییە بەس ئەتر خۆ ناکرێت میلەتی حاسە لە باوشی خۆی بکە هەرەوەنە ئیشەڵڵا بەدە میلەتەوە بێن و ئەم قەیران وشتە سارە سەر بێ ئێمە هیچمان نایە بەخۆ با قوربان سڵاو لەبێ دەوترێ حکومەت باوکی میلەتە بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان تا چەند باوکێکی بەسۆز و میهرەبان بۆ لەگە منداڵەکانیدا هیچ بەسۆزێکی تیانی هیچ باوکایەتێکی تیا نبینی ئەگە باوکێ باوک بێ ئەولاقی دوایەکەوێ ئەگە باوکێ باوک بێ ئەولاوەکانی لەسەر چنگە ڕۆم بووی نایڵم بکەیە بە هیچ شێوازێ بە هیچ شێوازێ لە هیچ شوێنێکە ڕقنێکی لێبژیرێ خۆم باوکم ئەویژە بێ ببێ بە باوکی میلەت وایە کامێ باوکایەتی کامە پارەکەی کامی موچەکەی کامە خزمەتەکەی ئەوە ڕەوای حەقە لێیانە دانیشتووە بۆ تەمەنەوە سوالەکە بۆچی ئەیکە لە پێناوی چی ئەیکە ئەڕوات زیەکە لە ماڵی خەڵکو ئەم سەرۆسەرەکە بۆچی ئیکە دوای جەڵە ڕای گرن هەڵە وڵات زی کردو فڵان کەس و کابراکی خراپە گریفانی پێی نییە بڕۆ شەرەفی خۆی دانێ ئەی باوکەکە دەشۆ وەڵڵی با پێت بڵم ئەمە قەت باوگنیامە لە باوکەت ڕەش خراپترا وەڵڵی با پێت بڵم ئەمە هەر حکومەت نییە هەڵوەشاوە بەس هاتوونە سەر ئەم خاکەی ئەم میلەت بەڵام ئەمە میلەت نییە عیلەتە هەقوا بۆ ڕان ماڵن لێران نێڵن با پێت بڵم ئەمانە کەی ئینسانن ئینسانیەتی هەرتیان هێشتووە بڕۆ خەڵک لەسەر جادەیە 250 پێ نییە ئەیجا ئەم حانەمە کاکە تاکەی ئەمە مونەوتەیە فرۆشێ بۆ خۆی دێ و دەڕوا بەم لایدا بۆ لەدا خەڵکیش ئەوا کەوتوتە دەشتێ بەڵام میلەت نییە ئەگە میلەت بێ بۆ سەدام حوسێین زۆر 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 لەوە بەجەرەکتر نەبوو ڕان ماڵی چیان لێ کرد بەس ئەمە میلەت نییە عیلەتە ماوەسای قوربەسەر ماوەسام شک دێت بۆ 250 دەگری پێی نییە ژنی هێناوە چۆتەوە سەر ماڵی باوشی جامەکەی حکومەتە کاکە گیان موچەی خانەنشین بەو با بژین بتوانێت ژیان بەرێ بەڕێوە ئەبێ حکومەت دڵی بابێ ئەبێ حکومەت دڵی فراوان بێ ئەبێ میلەت بەرێ بەڕێوە ئەبێ خزمەتی میلەت بکە نەمدیوە هەر بۆ مەسلحەتی خۆی و قیامەتەکەی بخاتە ژێر پێی داواکارم حکومەت دڵی باش بێ لە مۆلا باش بێ بۆمان من پێم وایە کاتێک باوشێکە توانێ باوشێکی باش بێ کە لە ئاست مەسئولیەتا بێ کە لە ئاست پێداویستی مناڵەکانە بێ کە لە ئاست ئەو بەرهەمانە بابێت کە بتوانێت بۆی بەرهەمێنێ بەڵام پێم وایە ئەمڕۆ حکوومەتیش هەرێم حکوومەتێکی باوچێکی باش نییە لەبەرەوەی لە ئاست پێداویستی مناڵەکانیان نییە وەڵام من لایەن خۆم هیچ ئەو باوکاتێم نەدیێت لای خۆم باوک ئەگە باوک بێت بە سۆسە بێ بم ئەولادەکەی خۆی بەسەوە حکوومەتە تایسا هیچ سفادێکمان لێ نەگرێم چی بڵێ شتێنێ بە وتم بودرێ جەنابەڵێ وڵی من خۆم باوکم باوکی عیلەیەکم ئەگەر باوکایەتی وا بەڕێوەبەرم داوا لە ماڵ و مناڵەکەم ڕێم نێن بێ بۆ ماڵە هەرەوە قسەمە باوک نەتوانێ منداڵ دڵخۆشکە بۆچی ئەو ئەرکە ئەگرێتە ئەستۆ چه فەرقت هەیە لەگەڵ هەتیوە باوک پارەی خۆی نەدات بەدەستۆ باوک منداڵی نەگرێتە ئامێز ئیتر چۆن منداڵ بجوڵێ هەستی کە نابینا بوو لە جێگادا کەوت هەرگیز نابێتە گۆچانی دەستی پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت